بۆ تاوتوێکردنی دۆخی کەرکووک و دواپێشاتەکانی شارەکە و کێشە سیاسی و ئەمنی و ئیداریەکان بەبێ پارتی بەرپرسی یەکەمی حیزبە کوردستانیەکان لە کەرکووک لە بارەگای مەکتەبی سیاسی یەکێتی کۆبوونەوە. لە کۆبوونەوە کاتیشە خرایە سەر بارودۆخی کەرکووک و یەکلاییکردنەوەی کێشەی پۆستی پارێزگاری کەرکووک و خراپی بارودۆخی خوڕمات و باسی لێوە کرا. لە کۆبوونەوەکە لایەنەکان ڕێککەوتن لەسەر تەئکیدکردنەوە لەسەر تەبایی و یەکریزی نێوان حیزبە کوردستانەکان و ڕێگری لە هەر پێشێلکاریەک بەرامبەر بە کورد بەپێی دەسووری و یاسا و هەوڵدان بۆ هێورکردنەوەی دۆخی یاسای کەرکووک. جەخت لەسەرەوە کرایەوە پێویستە لەگەڵ جەماوەری میلەتەکەمان بمێنینەوە، هەوڵی جددی بدەین خەباتی مەدەنی و سیاسی خۆمان پەرە پێ بدەین بۆ سەرخستنی میلەتەکەمان بۆ دیفاعکردن لە داوەڕەواکانیان. دووەم، جەخت کرایەوە یەک ریزی ماڵی کورد لە کەرکووک بپارێزین، نێوماڵی کورد یەک بخەین تەبایی خۆمان بپارێزین. سێەم، هەر غەدر و دەستدرێژیەک بۆ سەر هاوڵاتیان و ژیانیان بکرێت لە شاری کەرکووک بە پێی دەستور و قانون بەجواب بێنی و ڕێگری لێ بکەین. شەشەم، هێزی پێشمەرگەی کوردستان بەرز نرخێنرا لە خوێنی شەهیدان و دیفاعکردن لە کورد و کوردستان و شاری کەرکووک، پشتیوانی بۆ کرا. نۆیەم، ئیدانەی ڕەشەکوژی و ماڵسوتاندن و دەربەدەرکردنی خەڵکی دووس کرا و بڕیار درا دیفاعی جددیان لێ بکەین و بۆ جێڕانەوەیان بۆ زێدی با و باپیرانیان. نۆیەم، دڵنیایی بدەینە ئاوارەکانی کەرکووک بۆ گەڕانەوەیان بۆ زێدی خۆیان و بۆ سەرکار و ئیش و کاری خۆیان لە داهاتووە هەوڵ بدەین ژیانیان مسۆگەر بکەین و بیان پارێزین. حیزبە کوردستانیەکانی کەرکووک. ئەوەی کە لە کۆبنەوەکە باسکرا دیارە هەموو لە داوای ئەویان کرد کە هەموو حیزبەکان بە پێوەی حەزم و قەبارەی خۆیان هەست بە پرسیارەتێکی گرم بکەن لە ئامادەبوونیان لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە لە دەستنیشانکردنی پارێزگاری کەرکووکە بۆ ئەوەی ئەو ڕەوشە ناهەمواری کە ئێستا لە کەرکووکە هاتوۆتە ئاراوە ئەو تێپەڕێنی ئێمە بەرەو مەرحەلەیەکی گەورەتر ئەڕۆین بەرەو هەڵبژاردن ئەڕۆین ئەبێ هەوڵ بدەین ئاوارەکانی کەرکووک ئەوانەی کە لە دەرەوەن ماوە نێشتا بگەڕێنە ناو شاری خۆیان و ئەو حاڵەت و باسی کە لە دووس هەیە ئەو خوڕوقاتانی کە ئەکرێ هەمووی لەسەر تۆمار بکرێن هەمویان بە یاسایی مامەڵیان لەگەڵا بکرێ. کەرکووک وەکو پرسێکی نەتەوەی سەیرەکەین گەر لە ناو ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووکشمان نەبێ هەموو پرسەکان ئەوانەی کە پەیوەندی ڕاستە خۆی بە پرسی نەتەوەکەمانەوەی بە تاکید خۆمان بە خاوەنی ئەزانین و کاری لەسەرەکەین بۆ جێبەجێکردنی. کەرکووک بۆ گەیشتە ئەم قۆناغی ئێستا ئەو لایەنە سیاسیانەی کە بڕیاریاندا لەسەر ڕاپرسی و کە خوێندنەوەیکی واقعیانە نەکرد سەر ڕای ئەوەی کە ئێمە و کۆمەڵ و لایەنەکانی تریش خەڵکی ڕۆشنبیر پیانمان و ڕاپرسی بکەن چکە قۆناغی کەرکووک و شوێنەکانی تریش تووشی ئەم کاراساتە بێ جوان لێ نەگرتین ئەوە کەرکووکی گەیاندە ئەم ئاستا و پێویستەکە خۆمان حازرکەین بۆ ئەم قۆناغی کە دێ لە دوای 16 ئۆکتۆبەر بە بەرنامێکی ترەوە کار بکەین و قەراری فەردی و لایەنی سیاسی بە تاق تەنیا بڕیار دەدا لەم شارە. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەمە دووەم کۆبوونەوەی باڵای حیزبەکانە لە کەرکووک ئەنجام بدرێت و لە کۆبوونەوەکان جگە لەوەی جەخت لە سەر یەکریزی و تەبایی لایەنەکان دەکرێتەوە داواش دەکرێت پارتی بێتەوە نێو کۆبوونەوەکان و دڵنیایی بدات بە حیزبە کوردستانیەکان بە هاتنەوەیان بۆ کەرکووک یان نا بۆی کورد بتوانێت بە یەک دەنگ کێشەکانی کەرکووک لە ئەنجومەنەوە یەکلایی بکاتەوە و پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دابنێ. ئەمەش لە کاتێکدایە پارتی بڕیاری داوە بەو بارودۆخەی ئێستاوە نەگەڕێتەوە کەرکووک. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.